لە قسەوباسی نێو قوتابخانەکاندا لە کۆبوونەوەی دەستەی کارگێڕی و بەڕێوەبرێتیە پەروەردەییەکاندا یان تەنانەت لە چاوخشاندنێک بە هەواڵەکاندا ڕوبەڕووی سەرەکیترین گفتوگۆ و پرسیاری پەروەردەیی ئەم سەردەمە دەبینەوە. قوتابخانەکان لە ڕاستیدا بۆ چین و کاری سەرەکییان چییە؟ لەلایەکەوە بێوچان خەریکی تاقیکردنەوە سەرتاسەریەکانین کە بەرنامەیەکی خوێندنی پڕ لە زانیاری گشتێنرا و ستانداردکرا و حازر بۆ لەبەرکردنی کوێرانە بەڕێوەی دەبات. لەلایەکی ترەوە ڕوبەڕووی جیهانێک دەبینەوە کە بە خێرایی دەگۆڕێت، جیهانێک ژیری دەستکرد خێراتری کردووە. دایک و باوکانی هۆشیار و پەروەردەکارانی جددی بە جۆرێک بێئومێدیەوە دەپرسن چۆن مناڵان فێر بکەین لەم جیهانەدا پێگەیان هەبێت، ڕێز و شکۆ و داهاتوویان پارێزراو بێت، ببنە بیرمەندی ڕەخنەیی و بتوانن خۆیان لەگەڵ پێویستیەکانی ژیاندا بگونجێنن لە کاتێکدا هێشتا ناچاریان دەکەین لەسەر کورسیەکان بە کڕیدا بنیشن و ئەو زانیاریانە لەبەر بکەن و بڵێنەوە کە دەتوانن لە چەند چرکەیەکدا لە ئامێرە زیرەکەکەی دەستیانەوە بیان دۆزنەوە. ئێمە وا مامەڵە لەگەڵ ئەم باسەدا دەکەین وەک ئەوەی خێرانێکی نوێ بێت، وەک کێشەیەکی تایبەت بە سەدەی 21ەم کە بەهۆی سەردەمی تەکنەلۆجی دیجیتالەوە هاتۆتە ئاراوە. بەڵام ئەگەر بزانین نەخشەی چارەسەرکردنی ئەم کێشەیە بە دیارکراوی زیاتر لە سەدەیەک لەمەوبەر نووسراوە، ئەو دەمە چی دەڵێن؟ زۆر پێش ئەوەی ئینتەرنێت بوونی هەبێت، پێش فراوان بوونی تاقیکردنەوە سەرتاسەری و هاوشێوەکان و پێش ترس و دڵەڕاوکێی پەروەردەی مۆدێرن، فەیلسوفێک پێی وابوو مامەڵەکردن لەگەڵ خوێنکاراندا وەک دەفرێکی بەتاڵ بۆ وەرگرتنی زانیاری نەک تەنیا فێرکردنێکی خراپە، بەڵکو هەڕەشەیە بۆ سەر مانا و ژیانی دیموکراسی خۆی. ئەمڕۆ لە بنەما پەروەردەیەکانی جۆن دیوی وردەبینەوە، ئەو کەسەی لە ساڵی 1896دا داهاتووی پەروەردەی بینی و ئەمڕۆ بیرۆکەکانی سەرنجمان ڕادەکێشن و بۆ خۆیان کێشمان دەکەن. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. بۆ تێگەیشتن لە جۆن دیوی دەبێت لەو جیهانە تێبگەین کە تێیدا ژیاوە. دیوی ساڵی 1859 لە بێرلینگتن ویلایەتی ڤێرمۆنت لە دایک بوو. لە سەردەمێکدا گەورە بوو کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە گۆڕانکاریەکی گەورە و خێرادا تێدەپەڕی، لە کۆمەڵگەیەکی لادێیی و کشتوکاڵیەوە بۆ هێزێکی پیشەسازی و شارستانی گەورە دەگۆڕا. ئەو دەیبینی کە چۆن وردەکاریە باوەکانی ژیانی کۆمەڵگە جێگەیان بۆ فیکەی کارگەکان و هێڵەکانی بەرهەمهێنان چۆڵ دەکرد. دیوی فەیلسوف و دەروونناس بوو، بەڵام لە بنەڕەتدا کەسێکی کردداری پراگماتی بوو. ئەو باوەڕی بەو بیرۆکانە نەبوو کە تەنیا لە تەلار و ناوەندە ڕەسمێ دڵڕفێنەکاندا داهات نەگۆڕێ و لە جیهانی خەیاڵدا دەمانەوە، بەڵکو باوەڕی وابوو ڕاستی لەو شتانەدا دەدۆزرێتەوە کە لە جیهانی ڕۆژانەدا کار دەکەن و خۆیان دەنوێنن. لە ساڵی 1894 پەیوەندی بە زانکۆی شیکاگۆوە کرد، بەڵام هەستی کرد ناتوانێت تەنیا بە نووسینی کتێب قایل بێت. بۆیە لە ساڵی 1896 قوتابخانە تاقیگەییەکەی لە زانکۆی شیکاگۆ دامەزراند.
ئەمە گۆڕەپانی تاقیکردنەوەی تێز و ڕوانگەکانی بوو. قوتابخانەیەکی باو نەبوو کە منداڵانی بێدەنگ و مامۆستایەکی وانەبێژی تێدا بێت، بەڵکو کۆمەڵگەیەکی قەرەباڵغ و پڕ لە ژاوەژاو و چالاکی بوو. تێیدا قوتابیان دەرسی کیمیایان لە ڕێگەی چێشتلێنانەوە و بیرکاریان لە ڕێگەی دروستکردن و بنیاتنانەوە دەخوێت. دیوی دەیویست بیسەلمێنێت کە پەروەردە پرۆسەیەکی چالاکە و پێویستی بە چالاکیە، نەک متبوون و کڕی و بێدەنگی. ئەزموونەکانی دیوی لەو قوتابخانە تاقیگەیەدا بوونە هۆی داڕشتنی بزوتنەوەی پەروەردەی پێشکەوتنخواز کە بە هەموو لایەکی جیهاندا بڵاو بوویەوە. جۆن دیوی ساڵی 1952 لە تەمەنی 92 ساڵیدا لە نیویۆرک کۆچی دوایی کرد. کاتێک تێزە سەرەکی و کارە زۆر و فراوانەکانی دیوی بۆ کڕۆکەکەیان کورد دەکەینەوە، 3 هەڵوێستی سەرەکی پەروەردەیی دەردەکەون. 1. پەروەردە پرۆسەی ژیانە، نەک ئامادەکاری بۆ ژیان. لە سەردەمی دیویدا باوەڕی باو ئەوە بوو کە ژیانی منداڵی تەنیا ماوەی چاوەڕوانیە بۆ گەورەبوون. لەم ماوەیەدا منداڵ دەبێت بێدەنگدا بنیشێت، ڕێزمان و زانست و بیرکاریەکەی فێر ببێت بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان بەکاریان بهێنێت. جۆن دیوی ئەم سیناریۆیی بە تەواوی پێچەوانە کردەوە. ئەو پێی وابوو دەبێت فێربوون ڕەگ و ڕیشەی لە ئارەزوو و ئەزموونەکانی ئێستەی منداڵەکەدا هەبێت. ئەمەیە بنەمای فێربوون لە ڕێگەی کارکردنەوە. بەلای دیویەوە تۆ فیزیا لە ڕێگەی خوێندنەوەی کتێبێکەوە فێر نابیت، بەڵکو لە ڕێگەی هەوڵدان بۆ دروستکردنی سیستەمێکی قڕقڕا کە بەڕاستی کار بکات فێر دەبیت. زانین ئامرازێکە بۆ چارەسەرکردنی کێشە ڕاستەقینەکان بەکاری دەهێنین، نەک کۆمەڵێک ڕاستی وشک و مردوو کە دەبێت لە هەمبانەیەکدا کۆ بکرێتەوە. دوو، مامۆستا ڕێبەر و هاوڕێگەیە. دیوی بە شێوەیەکی بنەڕەتی پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکاری پێناسە کردەوە. لە مۆدێلە باوەکەی قوتابخانەدا مامۆستا دەستەڵاتی ڕەهای لەم پەیوەندیەدا وەک زانا و دانایەک بوو کە کاری ئاخنینی زانیاری بوو بۆ ناو مێشکی بەتاڵی خوێندکاران. دیوی پێی وابوو ئەم جۆرە مامەڵەیە ئارەزووی زانین و کەسێتی خوێندکار لە ناو دەبات. لە جاتی ئەوە دیوی مامۆستای وەک ڕێبەر و هاوڕێگە و هاوبەشێک دەبینی. شارەزایی ڕاستەقینەی مامۆستا لە سەپاندنی وەڵامەکاندا نییە، بەڵکو لە دروستکردنی ژینگەیەکدایە بە شێوەیەکی سروشتی ئارەزووی زانینی قوتابیان دەبزوێنێت. مامۆستا چاودێری پێداویستیەکانی قوتابیان دەکات و ئەو ئاستەنگانەیان دەخاتە پێش کە تواناکانیان فراوان دەکەن. بەمەیش لە بری ژینگەیەکی تاکڕۆ و دیکتاتۆری پۆلی فێربوون بۆ وەرشەیەکی کار و چالاکی هاوبەش دەگۆڕێت. 3. پەروەردە ڕێڕۆی بنەڕەتی پێشڤەچوونی کۆمەڵایەتی و دیموکراسیە. بۆ جۆن دیوی دیموکراسی تەنیا میکانیزمێکی دەنگدان نەبوو، بەڵکو شێوازێکی ژیانی هاوبەش و بنەمای کارلێککردن بوو لەگەڵ هاونیشتیمانیانی دیکەدا. ئەگەر بمانەوێت کۆمەڵگەیەکی دیموکراتی کارا و دروستمان هەبێت، ناتوانین منداڵان لە سیستەمێکی قوتابخانەی تاکڕۆدا گەورە بکەین و لەپڕ چاوەڕێی ئەوەیان لێ بکەین دوای دەرچوون وەک هاونیشتیمانێکی دیموکراتی هەڵسوکەوت بکەن. پۆلی خوێندن دەبێت کۆمەڵگەیەکی بچووک کراوە بێت. لێرەدا قوتابیان پەروەردەی ئەخلاقی دەکرێن، نەک لە ڕێگەی وانەی ئامۆژگاریەوە، بەڵکو لە ڕێگەی تێپەڕبوونەوە بە نێو ململانیەکانی کارکردنی پێکەوەیی و چارەسەرکردنی کێشەکان و بەشداریکردن لە خۆشنودی گرۆکەدا.
دەبێت تێزەکانی فەیلسوفێکی سەرەتای سەدەی 20م چۆن لە مامەڵەکردن لەگەڵ کێشەکانی ئەم سەردەمەدا یارمەتیمان بدەن؟ ڕاستیەکەی تێزەکانی جۆن دیوی زۆر بەڕوونی تیشک دەخەنە سەر گفتوگۆ و کێشمەکێشە پەروەردەیەکانی ئەمڕۆمان. ئەگەر هەڵوێستی سەرەکی جۆن دیوی بە هەند وەربگرین کە فێربوونە لە ڕێی کارکردنەوە، دەبینین ئەمڕۆ لە کاتێکدا ژیری دەستکرد تەنیا بیرهاتنەوەی زانیاریەکانی بە تەواوی بێبایەخ کردووە، قوتابخانەکانمان لە قەیرانی شوناس و مانای بوونیاندان. بۆچی ناوی پێتەختی وڵاتەکان، پێناسەی چەمکێک یان مێژووی ڕووداوێک لەبەر بکەین لە کاتێکدا مۆبایلەکەی دەستمان هەموو زانیاریەکی بەزیادەوە لایە؟ جۆن دیوی وەڵامەکە دەداتەوە: دەبێت جەختمان لە بەکارهێنان و لەبەرکردنی ناوەڕۆکەوە بگۆڕین بۆ فێربوون لەسەر بنەمای پرۆژە و چارەسەری کردداری. کاتێک خوێندکاران بە چارەسەرکردنی کێشە ڕاستەقینە و ناوخۆییەکانی وڵات و دەڤەرەکانیانەوە سەرقاڵ دەبن، جا نەخشکردنی باخچەیەکی قوتابخانە و کۆڵان و جڤاکەکەیان بێت یان شیکردنەوەی جۆری ئەو ئاوەی بۆ دانیشتوانی ناوچەکەیان بەردەستە، ئەوە ئەو بیرکردنەوە ڕەخنەییە توانای خۆگونجاندن و ئەو خۆڕاگریە بەهێز دەکەن کە ژیان و ئابووریەکی نوێ و تۆکمە پێویستی پێیانە. ئەمڕۆ مامۆستایان ڕووبەڕووی ماندووبوون و بێزاریەکی بێوێنە بوونەتەوە. زۆر جار هەست دەکەن لە نێوان ڕێنماییە وشک و توندەکانی بەرنامە و سیستەمی خوێندن لەلایەک و چاوەڕوانی و داواکاریەکانی خوێندکارانی بێباک و دایک و باوکاندا گیریان خواردووە. چوارچێوەکەی دیوی جێگرەوەیەکی ئازادی بەخش و بزوێنەر پێشکەش دەکات. ئەو داوا لە مامۆستایان دەکات لەو ڕۆڵە ماندووکەرەی بەسەریاندا سەپێنراوە و پێی کراونەتەوانە بێژی هەموو شتزان دەست هەڵبگرن و ببنە نەخشێنەری ئەزموونی پەروەردەیی. کاتێک متمانەی پیشەیی بە مامۆستایان دەدرێت تا داهێنان بکەن، تا وانەکان لەگەڵ پێداویستی و فەرهەنگی تایبەتی خوێندکاراندا بگونجێنن، ئەوە خۆشی و دڵسۆزی و خرۆشانی ڕۆحی بۆ پیشەی مامۆستایەتی دەگەڕێتەوە. پۆل لە پێکهاتەیەکی بەندیخانە ئاساوە دەگۆڕێت بۆ ژینگەی گەشەسەندن، لە شوێنی ملکەچبوونەوە دەگۆڕێت بۆ شوێنی دۆزینەوە. ئێمە لە سەردەمێکی جەمسەرگری کۆمەڵایەتی و سیاسی توندا دەژین، تا دێت لە ژوورە بێسنوورە دیجیتالیەکاندا گۆشەگیرتر دەبین و لێک دادەبڕین. پۆلی قوتابخانەکان یەکێکە لەو شوێنە کەمانەی لە کۆمەڵگەکەماندا تێیدا گەنجان ناچارن لەگەڵ هاوتەمەنەکانیاندا کە لە پاشخان و باوەڕ و ئاستی کۆمەڵایەتی و ئابووری جیاوازەوە دێن کار لێک بکەن. ئەگەر ئێمە ئەم شوێنە تەنیا بۆ ئامادەکردنی قوتابیان بۆ تاقیکردنەوە گشتی و سەرتاسەریەکان بەکار ببەین، ئەوە دەرفەتێکی ناوازەی گەشەی کۆمەڵایەتی لە دەست دەدەین. ئێمە پێویستە پشت بە ڕوانگەکەی جۆن دیوی ببەستین بۆ بینی قوتابخانە وەک کۆمەڵگەیەکی بچووک. کاتێک قوتابیان لەسەر دەستپێشخەریەکی گرۆیی هاوکاری دەکەن، بە ڕێزەوە گفتوگۆ لەسەر بیرۆکەکانیان دەکەن و فێری دانوستاندن و سازشکردن دەبن، ئەوان ڕێک مەشق بەو ماسوولکە ئەخلاقی و مەدەنیانە دەکەن کە بۆ ڕزگارکردنی ڕۆحی دیموکراسی پێویستن. جۆن دیوی دیدگەیەکی پەروەردەیی بۆ جێهێشتووین کە بە قوڵی مرۆڤ دۆستانەیە، بە شێوەیەکی تۆکمە کرداریە و لە بنەڕەتدا پڕە لە ئومێد. ئەو دەرکی بەوە کرد ئامانجی کۆتایی پەروەردە بەرهەمهێنانی کرێکارێک نییە ژمارەیە کارامەیی تەکنیکی هەبێت، بەڵام ملکەچی ژینگەی نالەباری کارکردنەکەی بێت، یان پاڵەوانی تاقیکردنەوەکان بێت و پێی وابێت هێز و توانای مرۆڤ تەنیا لە هەڵبژاردننی وەڵامی ڕاستە خۆی دەنوێنێت.
ئامانجی خوێندن و فێربوون پەروەردەکردنی مرۆڤی کامڵە کە بتوانێت بە بوێری و ژیریەوە مامەڵە لەگەڵ ئاڵۆزیەکانی جیهانێکی گۆڕاودا بکات، جێپەنجەی بە ژیانەوە دیار بێت و دەستی لە ڕاستکردنەوەی ڕێڕەوەی نالەباری کۆمەڵگەکەیدا هەبێت. کە سەیری ئەو ئاستەنگانە دەکەین ئەمڕۆ ڕوبەڕووی پەروەردە دەبنەوە، مەرج نییە پێویستمان بە داهێنانی فەلسفەیەکی تەواو نوێ هەبێت، بەڵکو پێویستمان بە بوێریە بۆ ئەوەی باکرداری ئەو فەلسفەیە جێبەجێ بکەین کە دیوی زیاتر لە سەدەیەک لەمەوبەر پێشکەشی کردین. دەخوازم ئەم بانگەوازەتان بۆ کارکردن پێشکەش بکەم. جا تۆ مامۆستا، خوێنکار، دایک و باوک یار داڕێژەری سیاست یان تەنیا هاونیشتمانێکیت خەمی داهاتوت هەیە، سەیری قوتابخانەکانی کۆمەڵگەکەت بکە و لە خۆت بپرسە: ئایا ئێمە تەنیا ئەم منداڵانە بۆ پێدانی بڕیار لێدراوەکانی بەرنامەی خوێندن و تاقیکردنەوەکان ئامادە دەکەین، یان بۆ پێکهێنان و چاکردنی ژیان ئامادەیان دەکەین؟ ئایا ئێمە فێریان دەکەین بە شێوەیەکی نەرێنی جیهان وەک ئەوەی هەیە قبول بکەن، یان ئەو ئامرازانەیان پێدەدەین بۆ ئەوەی بە هاوبەشی و شانبەشان ئەو جیهانە دروست بکەن کە دەبێت هەبێت؟ با ئەوەی دووەمیان هەڵبژێرین، با ئەو پۆلانە دروست بکەین کە هێندەی ژیان خۆی زیندوو پڕ لە ئاستەنگ و بزێون. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.